ئێوارەتان باش بینەر و بیسەری پرۆگرامی ئێوارە 24ن کە هەموو ئێوارێک لە کوردستان 24 پێشکەشتان دەکرێت بۆ ئەم پرۆگرامەیەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون لەوانە بازاڕی سەوزە و میوەی دیاربەکر لە نێوان خواست و جۆردا، هۆکار و هەروەها ڕێنمایە تەندروستیەکان تایبەت بە کەمخەوی لە مانگی ڕەمەزاندا. خانمە هونەرمەندی کورد عاتیە محەممەدەمین بۆ ئێوارە 24 بەس لە ژیانی تایبەتی خۆی دەکات. لە مانگی ڕەمەزاندا و لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێوارانی ڕەمەزان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش خەڵکی ڕوو لە پارکی مەهاباد دەکەن. ئەمساڵ باخەکانی قەیسی لە گەرمیان درەنگتر بەرهەمیاندا، بەڵام جگە لەمەش قەیسی گەرمیان تایبەتمەندی خۆی هەیە. شوێنەوارێکی کۆن لە کەرکووک بۆتە کارگەی دروستکردنی فڕن. وێڕایی شەڕ و قەیرانەکان خۆشاوی ئەعزاز لە سووریا تام و چێژێکی تایبەتی هەیە. دەچینە دیاربەکر، زۆر میوە و سەوزەی جۆراوجۆر لە بازاڕی دیاربەکردا هەن کە کڕیارەکان بە شێوازی جۆراوجۆر ڕوو لەو دوکانانە دەکەن و ئیتر خواستیان دێتە سەرکڕینی ئەو جۆرە میوە سەوزانە. بەڵام دوکاندارێک لە دیاربەکر باس لەوە دەکات کە پێش ڕەمەزان خواستی خەڵک لەسەر میوە و سەوزە زیاتر بووە و لە ئەو کاتەدا بازاڕەکانیان گەرمتر بووە. Valla çok güzel ya. Bir haftada evde kalsa bir şey olmaz adam. O diğer marka akşama kadar. Hem saat 5 da çin hale. Hale hem seçer hava davin pikabeki. Takriben saat 7:30 da amten vilahane. Her ve kunduz binin. Hem dezgâh xuvar etkin, temiz etkin, peşkeş etkin. Hem deminin ta hani saat 8 تونیم لها ام لور پازار دمین. هاتوچو وکی ام ایرو درن ام بنیتن ام بروژینه مالسف او اتمسفر نای دانی. hani خویانا که. artık خویا کرناوی و نه خویا کرناوی جه اکونومیه، فقیریه و یا خود جبولغیه اجتنابونی ام نزانم فهم نکنن. من شخص من بری رمضان وقت رمضان gelek çetir. Kayısı. Vallahi Malatya'nın değil. Evsev, kavun, nektari dibin, yani şeftali B toz. Evet. Şeftali ve hok, kayısı, mişmiş, muz, eriki heşin, yani dünya kiraz, eriki reş. Fiyatı var. Fiyatı var 5 heye, 5 heye, 4 heye, sef 5 pano, muzi 8.5 ne, erik sesi yani dünya 4, erik reş kilo 5 pano, kiraz hangi kalite و به kalite baş و خراب وان هنه، kirazı ana em bir daha difroşun. Buyur bacı buyur. Sonra bana sonra kalı. Var tabi inanamam sonra. Başka? Yarım kilo. Hayır. Ayşe tişkar az pesi ki değiş mara oyunu. هەندێک کەس لە مانگی ڕەمەزاندا تووشی کەمخەوی ئەبن و ئەیانەوێت کە بزانن هۆکارەکانی چییە و چۆن بتوانن ڕێگری لەم حاڵەتەدا بکەن. لام ئینفۆگرافیکەدا باس لەلایەنە تەندروستیەکان و هەرها هۆکارەکان و ڕێنماییەکان سەبارەت بە کەمخەوی دەکەین لە مانگی ڕەمەزاندا. هەروەک چۆن گۆڕانکاری لە خواردن و خواردنەوە و ژەمەکان ڕوو دەدات لە مانگی ڕەمەزاندا، بە هەمان شێوە گۆڕانکاری لە شێوازی نووسن و کاتەکانی خەویش دەبینین کە ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر جەستە و لایەنی دەرونیمان. مرۆڤ لە کاتی نووسن لە شەودا لەشی بە چەند قۆناغێکی خەودا تێپەڕ دەبێت کە هەر یەکێک لەو قۆناغانە لە کاتێکی دیاریکراوی شەو ڕوودەدەن. هەروەها کاتی تەواویان پێویستە بۆ ئەوەی لە قۆناغێکەوە بچێتە قۆناغێکی تر. بۆیە هەموو قۆناغە یەک لە دوایەکەکان پێویستن بۆ نووسنێکی ئارام و پشووی تەواو بۆ لەش. هەر ناڕێکیەک ڕوو بدا لەو زنجیرەیە دەبێتە هۆی کەمخەوی و ماندووبوونی جەستە و دەرونی مرۆڤ. هۆکارەکانی ناڕێکی نووسن لە مانگی ڕەمەزان. خواردن لە کاتێکی درەنگ، بە تایبەتی کە ژەمی سەرەکیمان دەکەوێتە کاتی شەو. درەنگ چوونە سەرکار لە کاتی بەیانیان. زۆربوونی شەوچەرە و دانیشتنە کۆمەڵایەتیەکان تا درەنگانی شەو. درەنگ نووسن و دووبارە هەڵسان بۆ خواردنی پارشێو.
زۆر سیرکردنی بەرنامە و دراما تەلەڤیزیۆنەکان تا کاتێکی درەنگ. لەبەر گۆڕانی کاتی ژەمەکان و خواردن بە شەو لەش پلەی گەرمی بەرز دەبێتەوە و وزەی زۆر دەبێت، بۆیە لەو کاتانە تووشی خەوزڕان دەبین. بە پێچەوانەشەوە لە کاتی ڕۆژدا پلەی گەرمی لەش دادەبەزێت، هەست دەکەین بە بێهێزی و هەروەها خەواڵ و دەبین. کاریگەریەکانی کەمخەوی لەسەر تەندروستیمان. ئەستەمی و دژواری لە فێربوون و بیرکردنەوە، هەروەها کەمبوونەوەی تەرکیز. هەڵچوونی دەرونی و زووت و ڕەبوون. ئەگەری ڕوودانی ڕووداوەکان بە تایبەت ڕووداوی هاتوچۆ و ڕووداوەکانی کاتی کارکردن. کەمخەوی ئەگەری دروستبوونی حاڵەتە تەندروستی درێژخایەنەکان زیاد دەکات، وەک نەخۆشیەکانی دڵ و شەکرە و فشاری خوێن. ڕێنمایی پێویست بۆ دووربوون لە کەمخەوی لە مانگی ڕەمەزان. دوورکەوتنەوە لەو خواردنەوانی کە کافاینیان بە ڕێژەیەکی بەرز تێدایە، وەکو قاوە و خواردنەوە گازیەکان و چا. هەوڵدان بۆ زوو نووستن. ڕێکخستنی شوێنی نووستن لە کەشێکی ئارام و دوور لە دەنگەدەنگ و ڕووناکی. هەوڵ بدە 2 کاتژمێر پێش نووستن هیچ نەخۆیت. دوور بە لە خواردنی قورس کە ڕەنگە تووشی خەوزڕانت بکە. دوورکەوتنەوە لە ماندووبوون و هیلاکی لەش کاتژمێرێک بەر لە نووستن. خانمە هونەرمەندی کورد ئاتیا محەممەدەمین باس لە ژیانی تایبەتی خۆی دەکات ئەو وێڕای ئەوەی کە خاوەن ئەزمونێکی زۆرە لە بواری هونەریدا بۆ ئێوارە 24 کۆمەڵێک لە لایەنە گرنگەکانی ژیانی کۆمەڵایەتی خۆی دەخاتەوە. من ناوم ئاتیا محەممەدەمینە، بە ئەسڵ لە پێنجۆن لە دایک بووم تەبعاً، بەڵامی تر تیا گەورە نەبووم، لە سلێمانیا گەورە بووم لە گەڕەکی ماڵکەنی. باوکی خۆم نەدیوە ئەمری خۆی کردووە. دوای ئەوەی تر مناڵ بووم تا چواری ابتیدایم خوێندووە، لە دەرچووم بە 5 ئیراوم بە سووم کردووە. سووم کردووە ئیتر ماوەیەک تەبعاً لێرە بوون و دوایەوەی تر باوکی مناڵەکانم مامۆستای جامیع بوو، نەقڵی بەغا بووە. تقریبا ماوەیەکی زۆر 20 ساڵ زیاتر لە بەغا ژیام و دوای ئیتر هاتوومەتەوە ڕۆستومەتەوە لە بین ئێرە و بەغا. لەخوا بەزیابێ هەز مناڵم هەبووە، سییانیان ئەمری خۆی کردو، کوڕێک و 2 کچم، 4 کوڕ و کچێکیشم ماوە لەخوا بەزیابێ. ئیتر مناڵەکان دوانیان مامۆستای جامیعای کوڕەکان و یەکیشیان دکتۆرە و یەکیشیان لە کۆمپانیایەک ئیشەکە لە ئەمریکا باتوێتەوە، زۆریان چون بە خارج و کوڕێکم لە بەریتانیا بوو لەم بینە هاتوێتە بۆ دکتۆرا. ئیتر خۆشم ویستەنەن کە بخوانێ بڕێ لە 2 لە سێلاوە. کچەکەم شکورسیانی هەیە، 2 کچ و کوڕێک، کوڕە گەورەکەشم 2 کوڕ و کچێکی هەیە. ئەم کوڕەشم کە لەگەڵ مایە لە قاتی سەرەوانە ئەویش 2 کوڕی هەیە، نەنکمیستە. ئیتر شکر لەخوا بزیابێ وەختمە بەمە سەر جگەلەوە ئەچم بۆ ماڵان، مەسەل دووربانە خۆشەکە چم سەریەم، ڕەفیق و برادەری کۆنمێ لە مەکتەب پێکەوە بوون و کاتی خۆی بەیەکەوە بووین، ئەچم بۆ لایەن ئەوانێن بۆ لای من. ئیتر جاری ڕێکەوین هەمومان کۆبینەوەین بۆ ئێرە یاچین بۆیە بۆ ماڵێکیان. لەگەڵ ئەوەشە ئیشی کەسمێ مەسەل خوێندنەوە زۆرە خوێنمەوە، شەوان مەسەل سەیری فەیسبووکەکەم، فەیسبووکی سەیری 2-3 دەکەم. نادی ئەحمەد دیدات، دکتۆر عەلی مەنسوور الکیالی، دکتۆر زاکر نایک، سەیری ئەوانە زۆرەکەم. بەعزە جارێکیش بۆ بێتاقەتی ئەوان بۆ بێتاقەتی سەیری هینەکانەکەم، بەسراتی ساڵانە مەسەلەن چی ڕوئەیە لە بورجەکانە یاخود لە بەپێی حرفەکان، هەر کەسە لە اختصاصی خۆیان شتدا بەزێنێ. ئیتر سەیری ئەو شتانە دەکەم جار بەجارەوە، ئەویان بۆ بێتاقەتی. بەڵام ئەو شتانەی کە ئیتر سەیری ئەوانەکەم، بعضە جارێ ئەخبار سەیری ئەخبارەکەم، مەسەل وەزعی عێراق، وەزعی سووریا، وەزعی وڵاتە عەرەبیەکان ئیسلامیەکان سەیری ئەوانەکەم. ئیتر جاری وایە تا 12 تا 1 جاری وای تر کە هیچ نەبێت لە تەلەڤیزیۆنە داشم کتێبە خوێنمەوانی. هەموو ڕەنگێکم خۆشوێت، تەنیا 2-3 ڕەنگ نەبێ، قاوەیی، ڕەساسی، ئەو ڕەنگانەی وازەحنێ خۆشم ناون، بەز ڕەش، سپی، سوور، ساوز، خاستن شین، ساوز شین، ئەو ڕەنگانە زۆرم خۆشەون. هەموو ڕەنگەکان لای من جوانە، هەموو ڕەنگەکانش هەموو کاتی ئینسان نەتوانێت لە بەریکە. ئەم ڕەنگە بۆ تۆ نابێ عومرێ هەیە و ئەو ڕەنگە تۆ خۆت چ ڕەنگێکە خۆشەوێت لە بەریکە، چ ڕەنگێکە لێ لە بەریکە. ئیتر ڕەنگ بۆ دروست نەبوو، بۆ نهاتوە کە وەڵا ئەو عومرێکی لە بەری نەکا ئەو عومرێکی نییە لە بەری نەکا. ڕەنگەکان هەمویان جوانن. حەزم لە ناحیەی عیلم، سەقافەت، ڕۆشتن بە دوای شتە شاراوەکان، مەسەلەن تەعزیر ئەڕواح، بەعزە شتێکی ڕۆحانی،
ئەو شتانم حەز لێ ئەخوێنمەوە لەو بابەتان لام و بابەتی خوێن و بە زۆر حەزم لەوانەیە ئیتر وەختی خۆم بەوانە بم سەرجاری واژێ برادەریە ڕەفیقێ دوربانە خۆسە تەعزیەکە بەعزەستێ ئەچم بەس حەز ناکەم دایم لە ماڵەوە چکە وا ڕاهاتوم هەر لە هەموو حیاتما من مەکتەبم لە چواری ابتیدایی دەرچوم بۆ پێنج لای پێنجی ابتیدایی لە مەسایی دەستم پێ کردووە کوڕە گەورەکەم لە چواری سانەوەی بوون جا دەستم پێ کردووە لە سانەوی ئێوارانی کوڕان مەکتەبم تەواو کردووە هەر لەوێش دوای بووم مۆزیفم لەوێ بووە ئیتر هەر چەند ساڵ هەر لەناو پیاوە بووم وەزیفەکانمە لەناو پیاوە بووە ژیانمە لەناو پیاوە بووە لە کاتی فەنا و تەمسیل وشتیوە هەر لەگەڵ پیاوە بووم ینی لەگەڵ هەموو کەسێکا گونجێم لەگەڵ کەس نییە لەگەڵیانە گونجێم اینجا لە هەمووشی مهمتر مناڵم زۆر خۆشەوێ مناڵی بچووکم زۆر زۆر خۆشەوێ خاستن مناڵەکانی خۆم خەت ئەحمەرە یعنی پێ بنێن بە چاوما خۆم هەچێکم لێ بکەن ڕەنگە لە خەڵق بورم بەزێکی عەزەتێکی مناڵەکەم بە قەت گەرنیازانەکەم قەت لێ نابورم لەوە پێشی مەسل دوو چێشم کردووە ساڵۆن حێلاقەم هەبووە کاتی خۆی ئیجازەی مامانی وەرگرتەوە 2 ساڵ چوومەتە خەستەخانە ینی حەزم لێ بۆ هەموو شتێ بزانم هەموو شتێکم کردووە ینی لە حیاتم هەموو شتێکم کردووە ئیشێ بۆ عمری من بێ شتێ بگەێنێ ینی خزمەتێکی کۆمەلگا بکە فکرەیەکی باشتیا بە قەیچێکە بەس نییە لەبەر ئەم وەزعی مادیە هیچ شتێکی تەلەڤیزۆنیش نییە دەچینە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری مەهاباد خەڵکی لە ئێوارەکانی ڕەمەزان و دوای بەربانگ ڕوو دەکەنە پارکی گەورەی مەهاباد و کاتەکانی خۆیان لەوێ بەسەر دەبن ئەوان بە کۆبوونەوە لەو پارکانەدا بە تایبەتی پارکی گەورەی مەهاباد کاتێکی خۆش لە ئێوارەکانی ڕەمەزاندا دەبینن با پێکەوە بچینە مەهاباد و بە شکل و دیمەنانە ببینین. والله جا ڕەمەزانە چەچە دێنە دەرێ زۆر کەم ساڵە چەلێک دوو چە ڕەمەزانە هەر ئاو هەوای دەگۆڕین دێنە دەرێ والله جاوەندە کە بتوانین بە ڕۆژوو دەبین ئەگە خوددا تۆفیقی سانی بدا زۆر ڕاحەت دەگیری ئەگە خوددا تۆفیقت بدا پێمان خۆش بوو بۆ بەربەنجێ بێنێ پارچی مەهاباد لە جۆکتە پێرە گەرما بوو ناڕات بووین مەڵاتی سانەکانە چوون فەرزە لە سەرمان ئێستا تەعامولی دەکەین. ئەگەرچی لە گەرمیان ژمارەیەکی زۆر داری قەیسی هەن بەڵام ئەو بەرهەمانە لە ساڵانی پێشووتردا زووتر و پێش مانگی ڕەمەزان دەکەوتنە بازاڕەکانەوە بەڵام ئێستا ئەمساڵ بەرهەمەکانی داری قەیسی لە گەرمیان درەنگتر کەوتنە بازارەوە جوتیارێکیش دەڵێت سەرڕای هەموو ئەوانە تام و چێژی قەیسی گەرمیان خواستێکی زۆری داوەتە بەرهەمەکانیان لەو ناوچەیە. داری قەیسی چەند جۆرێکیە جا ئێمە لە جۆرەکانی دەست پێ نەکەین لەوە دەست پێ بکەین کە چۆن ئەنرێ و چۆن شەتڵی پێ دروست دەکەین و شەتڵەکە گوازین و یەکەینە باخی قەیسی بیدایە باخی قەیسی بیدایە کە تۆ باخەکەی شەتڵ هێنی باخەکە ئەەکەی بۆ ئەوەی کە گەورەیکەیتەوە لەو تۆوانەی کە باشن تۆکە ئەگری پارچەیەکی مەترونی و دوو بە دوویەک هەڵەکەنی پەین یەکەی جوان خۆشەیەکەیت و کامداری تۆکەی باشە تێ یا لە عەلاگاینیت وەکو تایەیەک یا لە هەر زەویەکە خۆی دوو چاڵیەکەیت و پەینەکەی خۆشەیەکەی وێنەی ئێمە تقریبان لە 5 لە 25 چوارەوە هەتا 5 لەو دەڕۆژە لەم منتەقەی گەرمانەی خۆمان قەیسی پیاگا قەیسی خۆماڵی زیاتر زووتر پیاگا لەو قەیسەیە کە متربە کراوە زۆر ڕقە و سوور و متربە کراوە ئەوانە نەختێ 5-6 ڕۆژ درەنگتر خۆرەکە تەسیریان لێکا و هینە بێ زیاتر حەزی لە گەرمایەکی نە زۆر گەرم و معتەدل بێ جەوەکە ئەتیادیە دار قەیسی ئەگەر سێبەرشی نەبێ وەکو پرتقاڵ و شت نییە خۆڕاگرە نەختێک ئەمساڵ کەس نەیتوانی قەیسی وشکاتەوە جاران 20 ڕۆژ مانگیە پێش ڕەمەزان
قەیسیەکرا خەڵک زۆربەی ئەیکڕی بۆ ئەوەی کە وشکی کاتەوە و بیکاتە شەربەتی قەیسی بۆ ڕەمەزان. قەیسی کاتێ پێگەیشت 5 ڕۆژ پێش ڕەمەزان قەیسی پێگەیشت، مانای وایە هەموو مانگەکە قەیسی پێگەشتنەکێتە ناو بازارۆچنی نیشی هەم ناخۆش بووە تقریبن هەرچەنە مانگی ڕەمەزان زۆر پیرۆزە لای ئێمە، بەڵام ئازیەتی زۆرترە. خەڵکی زیاتر ئەوانەی خۆماڵی بۆ قەیسی وشکردنەوەکەن، تامەکەی سوێری زۆرە، هەیە تامی شیرینە، بەڵام ئەوەی دەرەوە کە ئیهێنن تەنیا بۆ وشکردنەوە و لە کەش ناشێت. یەکێک لە خانووە کۆنەکانی شاری کەرکووک کە بە حەسیرەکە ناسراوە و ئێستا بە خانووی کەرکووک ناوی لێ دەبرێت بۆتە شوێنی کارگە و هەروەها دروستکردنی فڕنی غاز و کارەبایی، ئەو پێشتر شوێنێکی مێژووی و شوێنەوارێکی کۆن بوو. نام عدنان تقريبا 20 ساڵە وەستا جاسمی لێە ئەوە تقریبا خۆی وەستایە لێرە دوو وەستامانەیە دیانەی کاک مستەفا و کاک جاسم، ئێمە تەنور و هین فرن دروستەکەین. موادەکەی پلێتی احتیاطی پلێتە 05 بەڵێ هەمانە خصوصیمان هەیە، ئەوە کەمی گرانترە ساری ئەوسەت و تقریبا 25,000 بە سای زۆر گرانترە و زۆرش قورسە. ئەوە دێنێ تەوسیاکەن دێنە ئیبن دێن لە کەلارەوە ئیبن بۆ هەولێرە ڕوە بۆ ئینشە ڕوە بۆ سلێمانیە ڕوە بۆ هەموو شوێنەکە ڕوە. بۆ نانە بێ بۆ ئەتوانین بۆ ماسیشی بکەین، فرنمان هەیە بۆ ماسیە بۆ هەموو بۆ کولسەیە. دوو جۆرمان هەیە بچووک و گەورە، هەمانە پلێتەکەی قەویترە، ئەوە کەمێک گرانترە. بەغازی شەکاوە دوو جۆرە هەم بانەوەی هەم بنەوەی شەکا، هەروەکو ئۆڤن وایە ئۆڤن احتیاجکارەکان هەیە هەروەکەوە وایە بەس ئەمە غازە. ئەم جیازەمانەیە ئەمە یەکەمین جیاز، ئەمە هین تەنورە ئەتوانێت بۆ فرنش بەکاربێنی، ئەمشمان هەیە عینە بەسین فڕنە ئەمەیان، ئەوش مەقەسمانەیە ئەوە هین بڕینە، دوو جۆر هین مەچینەماشە هین دەمارە نەخشی پێکەین بەڵێ هەمانە لە حیمی سارد و گەرمەکەمان هەیە بەڵێ تر ئەمش هینە ئەمش تۆرنەیە هینە سازانە ساز و قەپاقەکەی. ئەگەرچی خەڵکی شارەکانی سووریا لە ژێر دەسەڵاتی داعش و ئەو شەڕە بەردەوامەی کە لە شارەکە و وڵاتەکانیاندا هەیە ژیانیان بۆتە دۆزاخ، بەڵام لە مانگی ڕەمەزاندا خۆشاوی سووس مانایەکی تایبەتی بە ژیانیان بەخشیوە بە جۆرێک کە ئێستا بۆنی شامی کۆنی لێدێت. سرە ڕای قەیرانێکی ئاڵۆز و شەڕی قورس و گۆڕانی گەلێک هاوکێشە لە سووریا کەچی هەندێشت هەروەک خۆیان ماونەتەوە، بە تایبەتی حەزی خەڵکی بۆ خواردنەوەی خۆشاوی سووس کە لە کۆنەوە باو بووە بە تایبەتی لای خەڵکی ئازاز. لە ناوچەی عزاز تاکو ئێستاش وەستاکانی خۆشاوی سووس شێوازی کۆن بەکاردێنن بۆ ئامادەکردنی ئەم خواردنەوە بە ناوبانگە و هەوڵ دەدەن لە ناو بەرمیل و سەڵی گەورە لە بەردەم گەڕەکەکانیان و بە کەرەستەی سەرەتایی کارەکانیان ڕاییکەن، پاشان دەیخەنە ناو کیسەی نایلۆن و دەیفرۆشن.
سەرەتا تەڕی دەکەین و دەیخوسێنین واتە لە پارشێەوە تا نیوەڕۆ و نیوەڕۆژ دەیپێچینەوە و دەیهێنینە پێش خەڵک و خۆشاوەکەی دەگرین بە شێوەیەکی تازە پێشکەشی هاوڵاتیانی دەکەین ئەگەرچی خەڵکی شارەکانی سووریا لەژێر بەرداشی شەڕی حکوومەت و داعشدا ژیانیان بووە بە دۆزەخ بەڵام ئەم خۆشاوە هەناسەیەکیان پێدەبەخشێت و ڕەنگە یەکێک لەو شتانە بێت کە بۆنی باڕوت تامەکەی تێک نەداوە و وەک خۆی ماوە. لە کاتی بێدەنگبوونی چەکەکان نانەواکان دەست دەکەنەوە بە کارەکانی خۆیان و بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا نان یان کولێرەی معروگ بە تامی جیاواز ئامادە دەکەن. لێرە پیشە و کولێرەی معروگ بەناوبانگە و ئەمەمان لە باو بە پیرانەوە بۆ بەجێما و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خەڵکەکە ڕاهاتووە لەسەر خواردنی معروگ پاش بەرمانگ دێن و کولێرە دەخۆن زۆر جۆرمان هەیە بە تامی پەنیر و بە تامی شوکۆڵاتە و گوێزی هندی هەر کەسە و بەپێی حەزی خۆی داوە دەکات ئەمە زیاتر لە حەلەب بەناوبانگە. پێشپارشێویش لە ناو تاریکی شەو و بێکارەباییدا هەندێک لە گەنجەکان بەدەم کوتانی تەپڵ و هاوارکردنەوە خەڵک بۆ پارشێو لە خەو هەڵدەستێنن. ئێوارە 24 ئەم جارەشمان پێشکەشکردن بە هیوای خۆشترین کاتەکان بۆ هەموو لایەکتان هەر شاد بن.